شانازی ئەەکەم بە حەمەعەلیەوە بۆ ئەو ڕێبازە جوانی کە جێهێشتۆ بۆ خۆمان و بنەماڵەکەمان. حەمەعەلی پیاوێ بوو، دکتۆر بوو، مامۆستا بوو، مەلا بوو، کۆمەڵایەتی بوو، سیاسی بوو، لە هەموو ژنێکە بارێکە هەبوو. پیاوێک بوو لێوان لێو لە خەبات و تێکۆشان و ماندووبوون، کادرێکی هەم سیاسی هەم کۆمەڵایەتی و دەورێکی زۆر جوان و کاریگەری هەبوو لە شارباژێڕە لە سنوورەکانە. ئەو ماوەی چەند ساڵی کە پێکەوە کارمان کردووە تاو ڕۆژەی دڵە گەورەکەی لە لێدان کەوتووە. پیاوێک بووە دڵی هەموو کەسێکی ڕاگرتووە و توانیوێتی کادرێکی بە وەفا و بدڵسۆز بۆ یەکێتی کار بکات. پیاوێ بوو هەرگیز ماندوو نێبوو لە پێشمەرگایەتی و ئەو تەنانەت خێزانەکەش و کەسوکارەکەشی کرد بە قوربان یەکێتی. سەردەمانی ئەو لە تەمەنێکی لاوێتیە بوو بە پێشمەرگایەتی شمالی کوردستان کە هەواڵێکی ینی بڵێن تا ڕادەیە غەریب بوو. ئەو بۆ قوتابخانەیە لە سنووری بەرنجە و شارباژێڕە دەیان کوڕی گەنجی ئەو سنوورە پەیوەندیان کرد و یەکێتی بە خەڵکی ئەو سنوورە ناسان. کە چەکەم بوو بە چەکی خۆیەوە بە دڵسۆزی خۆیەوە بوو بە پێشمەرگە فەرماندەیەکی دڵسۆز، فەرماندەیەکی ئازا، قسە خۆش، خۆشەویست لە ناو پێشمەرگە و لە مەنتیقەی شارباژێڕ و لەو شوێنانەی کە پێشمەرگایەتی کردووە جێگەی سیقە و متمانەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. خەڵک پشتی زۆر پێبەز، خەڵک و هاوڕێکانی زۆر سیقەیان پێی بوو، لە ڕووی کۆمەڵایەتی و کۆمەڵایەتی بوو، لە ڕووی عەسکەریەوە عەسکەری بوو.